ئینسانێکە خراپ بوو ئەگەر ڕێزی لێ بگری ترسنۆکی بێغیرەتی نییە. ئێمە هەمومان دایکمانەیە، خێزانمانەیە، خوشکمانەیە، کچمانەیە، ئافرەتی زۆرمان هەیە، ڕێزم بۆ ئافرەتە باشەکان هەیە. بەڵام ئەوەی کە مەشهورە لەناو هەمومانە دەڵێن پیاو لە ژن ئەترسێ. وایە؟ ئەوە شتێکە هەمومان دەیڵێن پیاو لە ژن ئەترسێ. بەڵام پیاو لە چی ئەترسێ؟ لەوە ئەترسێ ژنەکەی لی بدا بۆ کزی لێدا و شەقی تێڵدا بۆ کزی لێدا، ناوەڵا لەوە ناترسی. چونکە ئەگەر ژنەکەت خێزانەکەت دە بۆ کزی لێدا تۆ یەک دانی لە بدینەکەی تۆ ئازاری زیاترە، گومانی تیان نییە. بەڵام پیاو بەعام ناڵێم هەموو پیاوێک، پیاویشەی حەیابەرە ئەوانە ناڵێم، هەنێ پیاوەیە حاشازی هیچ کەرامەت و ڕێزێک بۆ بەرامبەرەکەی خۆی دانانیە. بەڵام پیاوێک دەڵێن پیاو بێ، پیاوێکی عاقڵ و ژیر و تێگەشتوو بێ، حسابات بۆ مەسەلە دەکات. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەڵێ هەندێک شتێ بیکەم خێزانم بەیانی حەیام دەبێت. پیاو لەبەر ئەوەی ئێستا هەزارا پیاوە حەزی لە ژنی دۆ موسێمە ناوێرە بێنێتی، خۆ لە ترسی ئەوە نەکە ژنەکەی لێی بدا، لە ترسی ئەو بەیانی حەیایە، بە حەیا بوختیانی بۆکە شتی بۆ دروستەکات. بۆیە ئەگەر ڕێزە کەسێ بگری کە ئەزانی بەیانی ئەترسی حەیات بەرێ، ئەمە بەڵام هەموو ئافرەتێک ناڵێم، هەنێ ئافرەتەیە یەک غەڵەتێ بەرامبەری بکەی ناو خزمەکانی ناشرین دەکات. ئێستا سبحان الله جاری وای پیاو خێزانەکەی دە کێشەی هەیە لەگەڵیا، دە خەلەلی هەیە، ناچێ لای باوکو و دایکی باسی کا بڵێ خێزانەکەم ئاوایە. بەس بە پێچەوانەوە بەعام ئەگەر تۆ غەڵەتێکت یابێ ئەچی لای دایکڵێ بەخوا پیاوەکەم ئاوایە، لای خوشکەڵە پیاوەکەم ئاوایە، باسێکە بەس عیبەکان دەکە، عیبەکانی تۆکە، بەس تۆ باسی ناکەی ئیپارێزی. بەڵام ئەو زۆر جار باسی دەکات. جا لەبەر ئەوەی لە کێشە و سەر ئێشە دووربی پیاو ژن تەلاقەدا هەر قوربەسەری بێ پارە بدە، ژن دەهێنێ ئەبێ هەر پارە بدە، ژن کە تەلاقە درێ پارە وەرەگرێ، کە شووەکە پارە وەرەگرێ. بۆیە ئەو فەرقەکەی پیاو لەبەر گیرفانی خۆی، لەبەر شەخسیەتی خۆی هەندێک جار ڕێز لە کەسێک دەگرێت کە خێزانی تیجاریە باشیش نییە. ڕێز لە خێزانتان بگرن، ئەگەر باشە ڕێزی لێ بگرن، ئەگەر خراپیشە لەگەڵیا ئەژیت و بەردەوام دەبی لەگەڵیا، هەر ڕێزی لێ بگرە و ترسنۆکی نییە بۆی حەیات نەبات. وڵای خەڵکی وا دەزانم کێشەیە بووە خێزانەکەی بەخواچم لە کەناڵەکە حەیای پیاوەکەی خۆمە، حەیای کەناڵ لە کەناڵە حەیای پیاوی خۆی بەرێ، کورە بۆ خاتری خوا چۆن شتی وابێ. ئەمانە بێ ڕێزی لێ بگری. پیاوەکەت خراپە خوشکە بە ڕێزەکەم حەیاتە با بەیانی ڕێزی لێ بگرە. بۆیە ڕێزگرتن لە ئینسانی خراپ هیچ بێغیرەتیەک نییە، عاقڵیە بۆی شخصیتت بپارێزی. ئەمە چەند شتێک باسم کرد، نمونە زۆرە. من چۆن دەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە، ئەوەی کە بۆتانم باس کرد هیوادارم ئینشاءڵڵا کەسێک خراپ بوو خوای گەورە هیدایەتیان بدا. هەر کەسێکە دوورە یان نزیکە ڕێزی لێ بگرە، خزمەتی بکە بۆ ئەوی ناشرینە دەکە. مەڵێ بێباکم بەخوا یەک بوختیانێکت بۆ بکە سەدەها کەس باوەڕی پێکە، بوختیانیش خەڵکی خراپ لێ بترسە حسابی بۆ بکە، ڕێزی لێ بگرە بۆی لە شەڕی سەلامەت بی، حەیا و کەرامەتت نەشکێنێ.